بەگشتی ئەگەر باسی ڕاگەیاندن بکەین هەم میدیای بیسرا و هەم میدیای بینراویش لەناو کۆمەڵگەکاندا کاریگەریەکی گرنگیان هەیە لە ئاراستەکردنی کۆمەڵگەدا لە بەرامبەر پرسەکانی کۆمەڵگەدا جا ئەم پرسە چ پرسی ژن بێ یا پرسە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی بێت. ئەگەر ئێمە باسی ڕاگەیاندن بکەین لە باشووری کوردستان یاخود بەگشتی ڕاگەیاندنی کوردی هەڵبسەنگێنین لە ئێستادا لە کاتی ئێستاماندا ئەو ڕێچکە دیاریکراوە یاخود ئەو شێوازە کارکردنەی کە پێویستە پرەنسیپی بەڕێوەبردننی ئەو دەستگایە بێ یاخود کاری ئەو دەستگایانە یاخود ئەو ڕاگەاندانە بێ لە ئێستادا بەلاڕێدا چووە. ئەمەش من بۆ ئەوەی دەگەڕێنمەوانەیە کە لە ئێستادا هەم ڕاگەیاندنیش وەکو هەر کایەکی تر لەناو کۆمەڵگەکاندا سیستم ینی سیستم هەم دەسەڵاتداری هەم سیستمی سەرمایه‌داریش لەمڕۆدا کاریگەرێکی زۆری لەسەر دەستگا ڕاگەیاندنەکاندا هەیە. بە نمونە ئەگەر ئێمە سیرکەین لە بابەتی پرسی ژندا کە لە ئێستادا ژن لەژێر هەڕەشەیەکی زۆردایە و توندوتیژی لە بەرامبەر ژناندا زیادی کردووە لەناو کۆمەڵگەی ئێمەدا دەبینی کە ڕاگەیاندنەکانیشمان بە شێوەیەکی ینی ناوەڕۆکێکی وهای لەخۆ گرتووە کە ئەم ناوەڕۆکە بە هەموو شێوەیەک لێدانە لە پرسی ژن یاخود لێدانە لە کەسایەتی و لە جەوهەری ژن لەبەرەوە وەکوتم سیستم لەم ڕۆدا بەم شێوەیە کار دەکات کاریگەری لەسەر ڕاگەیاندنیش هەیە لە ئێستادا ڕاگەیاندنی ئێستا بە شێوە قۆڕکاری دەکات لە بابەتی پرسەکاندا ینی بۆ ئەوەی کە لایکێکی زۆری بۆ بێ یاخود بۆ بینەرێکی زۆر لە خۆی کوبکاتەوانێ سیرەکەی دەبینیت پرۆفایلێک بۆ کەسێک دروست دەکات یاخود کەسانێک دەهێنێتە ناو ڕاگەیاندنەکانەوانەیە کە ئەمانە ینی لەسەر جەوهەری کۆمەڵگا بە شێوەیەکی باش کار ناکەن یاخود کارکردنەکانیشیان بە ئاراستەیەکە کە خزمەتی ئایدۆلۆژیاک دەکات کە خزمەتی بیرکردنەوە و ڕەوت و عەقڵیەتێک دەکات کە ئەمانە هەموو لێدانە هەم لە نەریتە کۆمەڵایەتیەکان و هەمیش لێدانە لە پرسی ژن بەڕاستی. جا بۆیە لەم ڕۆدام دەتوانم ئەوە بڵێم کە ڕاگەیاندن لە ئێستادا جگە لە ڕاگەیاندنی ئازاد لە باشووری کوردستاندا کە خۆشبەختانە ئێستا لە باشووری کوردستان ڕاگەیاندنی ئازاد هەیە کە کار لەسەر پرسە کۆمەڵایەتەکان دەکات هەم پرسی لەسەر پرسەکانی ژنانیش کار دەکات. ئەم ڕاگەیاندنە دەتوانین تا ڕادەیەکی زۆر ڕەوتێکی ڕاستی هەیە کە لە بەرامبەر پرسەکاندا بە شێوەیەکی بەرپرسیارانە و پرەنسیپی کارکردنی دیارە بەڵام بە شێوەیەکی گشتی دەستگاکانی دەسەڵات یاخود میدیاکانی دەسەڵات ئێمە دەتوانین بڵێن کە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان ڕەوتی ڕاستەقینەی کاری میدیایی و ڕاگەیاندنیان لەدەست داوە ئەمەش بێگومان لەناو کۆمەڵگەدا بە شێوەیەکی بەرچاو دەبیندرێت. ڕاگەیاندن هەم دیوێکی باشی کۆمەڵگا هەمیش ئەو دیوانەی کە وا دەکەن کۆمەڵگە لار ببێ یا لەنگێک لە کۆمەڵگەدا دروست ببێ نیشانی دەدا بە شێوەک لە شێوەکان ئەگەر ئێمە سیر بکەین بەڵام ئەوی ئێستا هەیە وەکو باسم کرد ینی ڕاگەیاندن لە ڕێڕەوی ڕاستەقینەی کارکردنی خۆی لاداوە ئێستا دنیای مەزاجیەتە ینی تۆڕە مەزاجیەکان لە ئێستادا ینی ئەگەر بڵم جێگەی تیڤی و یاخود ڕاگەیاندنی ڕسمی نەگرتوتەوانێت تۆڕە مەزاجیەکان ئێستا بە شێوەیەکی بەربڵاو لەناو کۆمەڵگەی ئێمە کاریگەریان هەیە ینی تۆ دەبینیت کە ڤیدیۆیەک مەسەلەن کوشتنی ژنێکە یاخود توندوتیژی لە بەرامبەر ژنێک بەکارهێنراوە دەبینی بە شێوەیەک ئەو دەستگای ئەو میدیایە کاری لەسەر دەکات کە ئەوەندەی بەدوای ئەوەیە کە خەڵک ئاراستکە بەرامبەرەوەی کە ئەم ژنە خۆی هۆکار بوو بۆ ئەوی ئەم توندوتیژی بەرامبەر بکرێ یاخود عەقڵەتی ئەم ژنە بیرکردنەوەی ئەم ژنە لە بەرامبەر ئەم کارێک کە بەرامبەری کراوە ینی شێوەیەکە کە بپێ عەقڵی دەستگاکەیە ئەوەندە پیشانی ناداکە مەسەلەن ئەو توندوتیژە کە بەرامبەر بە ژنان کراوە ڕیشەدارە لەناو کۆمەڵگەدا و پێویستە هەموو تاکی کۆمەڵگە ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنیدا ینی بۆ خۆی ڕاگەیاندنکارانیش دەبێت لەمایە ڕۆڵێکیان هەبێ دەبێت ڕۆژنامەنووسان هۆشیارێکی وایە لە بەرامبەر ئەو پرسانەدا هەبێ بە تایبەتیش وەکو پرسەکەی بەڕێزت باسی توندوتیژی لەسەر ژن دەکا ینی گرنگە لەوەی کە ڕۆژنامەنووسان ڕاگەیاندنکاران هۆشیارێکی قوڵیان هەبێ و کەسی سەربەخۆ بن و کەسی ئازاد بن لە بەرامبەر مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی ژنانە لە بەرامبەر توندوتیژەکان لە بەرامبەر ژناوەرە لە بەرامبەر هەر کێشەیەکی کۆمەڵایەتی یاخود ئەو جۆرە ڕووداوانی کە لەناو کۆمەڵگەدا ڕوودەدەن بە بڕوای من ینی ڕاگەیاندنی ئازاد و ڕۆژنامەنووسی ئازاد دەبێت هەمیشە وەکو ڕۆڵی پێشەنگ دەبینێت لە کۆمەڵگەدا دەبێت ئەم ڕۆڵە بە تەواوەتی بەرجەستە بکەن و بە تەواوەتی لەناو پرسەکانی ژنە قوڵ ببنەوە چکە پرسی ژن و ئەو توندوتیژیانی لەسەر ژن دەکرێت هەتا بەردەوامی زیاتر ببێت لە کۆمەڵگەکانە کۆمەڵگە زیاتر بەرەو هەڵدێر دەڕوە و هەروە ئەمە کاریگەری لەسەر ئاسایشی نیشتیمانی هەیە ئەمە کاریگەری لەسەر داگیرکاریش لەسەر خەڵکی کوردستان هەیە جا بۆیە دەبێت ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکاران زۆر بەرپرسیارانە لە بەرامبەر پرسەکانی ژناندا لە بەرامبەر توندوتیژەکاندا ڕۆڵی کاریگەر ببینن. قڵەتی پیاو سالاری بێگومان
وەکو سیستمێک ئەویش لەناو کۆمەڵگەدا هەر وەکو سیستەمی سەرمایه‌داری وەکو عقڵەتی دەسەڵاتداری لەناو کۆمەڵەکاندا لە ڕۆژی ئەمڕۆماندا کاریگەریەکی زۆری لە هەموو کایەکانی ژیاندا هەیە. یعنی ژنێکی ڕۆژنامەنووس ئەگەرێ بە نمونە بێنینەوە لە دەستگایەکە کار بکە، ئەگەر عقڵی ئەو دەستگایە پیاوسالاری بێ و پەرەدان بێ بە عقڵەتی پیاوسالاری و لەناو عقڵەتی پیاوسالاریدا یعنی قوڵ ببێتەوانێ، بێگومان ئەمە کاریگەری لەسەر ڕۆژنامەنووسە یاگە ڕاگەیاندکارێکی هەیە کە ژن بێت و هەروەها بەناسنامەیەکی ژنانە و لەسەر پرسەکانی ژنان کار بکە. بەڵام ئەگەر ئێمە بەراورد بەوە ببینی ژن ئیرادەی خۆی هەبێ مەسەلەن لەناو ئەو دەستگایەدا و هەروەها بەسەر بەخۆیی خۆسەریەکی خۆی هەبێ لە بەڕێوەبردننی کارەکانیدا یاخود لە کارکردن لەسەر پرسەکانی ژنان و تێیدا قوڵ ببێتەوانێ بێ ئەوەی کە مەسەلەن ئایدۆلۆژیای پیاوسالاری بێ کاریگەری لەسەر هەبێ. ئەمەش ینی دەکەڕێتەوە سەر ژن، ناسینی ژن لێرا زۆ گرنگە، چ ژنێکی ڕۆژنامەنووس بێ چ ژنێکی ڕاگەیاندنکار بێ، ینی پێویستە ناسینی خۆی لە بەرامبەر مافەکانی خۆیدا باش بزانانی، ینی کاریگەری ئایدۆلۆژیای پیاوسالاری بەسەریەوە نەبێ. ئەوە زۆر گرنگە کە عقڵەتی دەستگاکان لەم ڕۆدا ئێمە دەبینین زۆربەی زۆری جگە لە دەستگا ئازادەکان کە بە ئازادی کار دەکەن و ڕۆڵی ژن و پێگەی ژن لە پێشینەی هەرە کارەکانیانە. بەڵام لە هەندێک دەستگادا لە باشووری کوردستان بە تایبەت دووبارەی دەکەمەوە دەستگایانی کە عقڵەتی پیاوسالاری ئایدۆلۆژیای پیاوسالاری تێدا پێش دەکەوێت، ئەمانە ناهێڵن کە ژن بە شێوەیەکی زۆر بەرجەستە و بە شێوەیەکی زۆر قوڵ و ژنانە بە ناسنامی ژنانەوە لەسەر پرسەکانی ژنان کار بکەن. عقڵەتی ئەو دەستگایە ڕێگە بدات جۆرە نەنگێک دروست نەکا، یاخود ئەو ڕێژانەی کە بڵاو دەکرێتەوە لەسەر توندوتیژەکان ئەگەر ڕۆژنامەنووسە کاری لەسەر بکە لێدان نەبێت لە پێگەی ئەو دەستگایە، لێدان نەبێت لە عقڵەتی پیاوسالاری سیستەم. بێگومان لەو باوەڕێدام ژن هەمیشە لە بەرامبەر پرسەکانی خۆیدا ینی هۆشمەندیەکی وای هەیە کە لە کاتی ئێستاشماندا بە تایبەت ڕۆژنامەنووسی ژن دەتوانێت بە شێوەیەکی زۆر باش لەسەر پرسەکانی ژنانێک لەسەر توندوتیژەکان لەسەر ئاماری توندوتیژەکان کار بکات. وەکو وتم ئەگەر عقڵەتێک نەبێ تەحەکوم بە ئیرادەی ئەو ژنەوە بکات. ئەگین باوەڕم ینی هەر ڕۆژنامەنووسێکی ژن هۆشیارێکی ئەوەندەی هەیە و پێویستە هۆشیارێکی ئەواشی هەبێت کە ینی بەس خۆسەری کار بکە و ئیرادەی ژنبوونی لە بەرامبەر پرسەکە لە بەرامبەر ببوورە توندوتیژەکانی سەر ژنان و هەروە ڕێژەی ئەو توندوتیژانە کە لە بەرامبەر ژنان دەکرێت بە شێوەیەکی زۆر دروست بۆ جەماوەر یاخود بۆ خەڵکی بخاتە بەرچاو.